سڵاوتان دەبێت ئەم بەرنامەی دەروندروستیمان تایبەت کردو بە گرفتەکانی ئاخاوتن و قسەکردن بە تایبەتی لە منداڵانە کە ئێستا زۆر بەربڵاوە لە ناو خێزانەکانە. میوانداری پسپۆڕی ئاخاوتن و قسەکردنمان کردووە بە کۆمەڵێک ڕێنمایی کە چۆن بتوانین یارمەتی مناڵەکانمان بین لەگەڵ ئەو پرسیارەی ئایا دانگە و باخچەکان یارمەتی دەر ئەبن بۆی مناڵەکانمان زوو فێری قسە بن یاخودنا بینەرمان بن. گرفتەکانی پەیوەندیکردن ئەو شڵەژانانە ئەگرێتەوە کە لە ناردن و وەرگرتنی پەیامەزارێکی و نازارێکەکانە دروستە بە هەروەها لە شیتەڵکردنی ئەو زانیاریانەی کە کەسەکە وەری ئەگرێت و ئەم گرفتە لە ئاستی سووکەوە بۆ قورس پۆلێن کراوە و ئەکرێ نیشانەی سەرەکی یەکێک بێ لە گرفتەکانی ئاخاوتن یاخود نیشانەی دووەمین بێ بۆ گرفتێکی تر بە تایبەتی لە ئۆتیزم و فرەجوڵەی کەم سەرنجە. بینەری راپۆرتێک بن دەربارەی ئەو پۆلێنانەی کە بۆ گرفتەکانی ئاخاوتن هەیە. فەرمو. دواکەوتنی زمانەکان و ئاخاوتن کە دەکرێت بەهۆی ئۆتیزم، داون سیندڕۆم، ئیفلیجی مێشک یان گرفتەکانی بیستنەوە ڕووبدات. زمانگرتن گرفتەکانی بە هەڵە دەربڕینی پیت و وشەکان و گفتاری ناڕوون، گرفتی دەنگ و دەنگەژێکان، گرفتی زمان و ئاخاوتن لە پاش جەڵدەی مێشک. کۆمەڵێک گرروپ هەن کە ئەگەری توشببوونیان بە گرفتەکانی ئاخاوتن و قسەکردن زیاترە کە ئەوانیش ئەو کەسانن کە گرفتی بیستنیان هەیە یاخود ئەو کەسانەی کە شەقبوونی لێ و مەڵاشویان هەیە و گرفتیان هەیە لەو زەبرانەی کە بەرمێشکیان کەوتووە جگە لەو کەسانەی کە توشببووی ئۆتیزم و نەخۆشی گەشە سندنی دەماریان هەیە و هەروەها ئەو کەسانش کە گرفتی هەست و سۆزی و کێشەی دەروندروستیان هەیە. بۆ زانیاری زیاتر ئەچینە لای پسپۆڕێکی ئاخاوتن و قسەکردن بینەرمان بن. لە توێژینەوەیەکدا کە لە گۆڤاری جیۆرنال ئۆف پاثۆلۆجی ئێکسپریمنتال نیۆلۆجی کە لە ساڵی 2007 بڵاوکراوەتەوە ئەو مناڵانەی گرفتی دواکەوتنی زمان و قسەکردنیان هەیە یان گرفتی دەربڕینی پیت و وشیان هەیە ئەگەر زوو چارەسەر نەکرێن بە ئەگەری زۆر لە خوێندنی قوتابخانە گرفتی دێسلیسکیان بۆ دروستە بێت کە بریتیە لە کێشەی خوێندنەوە و نووسین. یەکێک لەو پسپۆڕیانەی کە بۆ گرفتەکانی ئاخاوتن و قسەکردن پێویستە سەردانیان بکەین پسپۆڕانی گرفتەکانی ئاخاوتن و قسەکردنن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز فەرهاد محەممەد حەسەنمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشەکانی ئاخاوتن و قسەکردنن. بەخێربێت. زۆر سپاس. سەرەتا بۆ دەست پێکەین ئایا پرۆسەی قسەکردن خۆی چۆن دەست پێ ئەکات کەوا گرفتی لێ ئەکەوێتەوە؟ پرۆسەی قسەکردن ئەتوانین بڵێن هەر لەو کاتەوە کە مناڵ لە سکی دایکایەتی دەست پێکات چونکە کاتە هەر مناڵ لە سکی دایکایەتی گوێ لە دەنگەکانی دەوروبەری ئەبێ بۆیە هەر لەو کاتەوە دەست پێکات و ئەتوانین بڵێن زمان خەریکە وردەوردە دروستە بێ کە مناڵش لە دایکە بێ دوای لە دایکبوونی پەیوەندیکی زۆری لەگەڵ بزوێنەر و ئستیمولەیتەکان دەوروبەریە هەیە وەکو ڕووناکیەکان وەکو دەنگەکان وەکو قسەکان دەوروبەری ژینگەی دەوروبەری کە هەموو ئەمانە وردە ئەبنە هۆی دروستبوونی زمان لەو مناڵەدا و بەشێک زۆر گرنگ لێرە ئەوەیە کە ئەو مناڵە پەیوەندی هەیە لەگەڵ ژینگەکەیە ئەم پەیوەندیە دەنگی دەوروبەریەتی دەنگی خۆیەتی کە وردە ئەم زمان و قسەکردن مناڵە گەشاکە مناڵ لە تەمەنی دوومانگیە ئەتوانێت جیاوازی لە نێو زمانی دایکی خۆی لەگەڵ زمانەکان ترا هەست پێ بکە هەلم تەمەنا وردە مناڵە فێرە بێت دەنگ دەرەهێنێ وەکو پێڵێن گڕوگاڵەکە تەقریبەن مناڵەکە وردە کە پێشەکەوێ ئەم مناڵە تێگەشتنەکانی زۆرە بێتەوە وردە لە دەنگ لە وشەکان تێگا کاردانەوەی ئەبێ بۆ قسەی دەوروبەری پێکەنێ بەدەمیانەوە وردە مناڵە کە تەمەنی ڕواتە سەرە و یەکەم وشەکانی لە یەک ساڵی توانێ بڵێ لە هەنێ وشە تێگا کاتێ پێڵێن مەکە لەمانە تێگا و وردەیتی دەسەکە لە 2 ساڵ 1 ساڵنی 2 ساڵە بە 2 وشە ڕستە تێگەشتنی زۆرە بێتە و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو مناڵە زمانی
دروسە بێ و قسەکردنی دروسە بێ و ئەم پرۆسی قسەکردن بەم شێوە دروسە. ئەمە وەکو دەستپێکەکەی واتە لە سکی دایکەوە دەستپێکە ئەی وەکو خودی پرۆسەکە چکە باز لەوە ئەکرێت کە ئەبێ ئێمە توانای بیستنمان هەبێت گوێمان لە دەنگەکان بێ بۆی بتوانین تەحلیلی بکەین و دواتر بتوانین بەکاری بهێنینەوە ئەو پرۆسەیە چۆن لە ڕووی نیۆرۆلۆجیەوە دروستە بێت. بەزەبێت کاتێک ئێمە باس لە گەشەی زمان و قسەکردنەکەین ئەبێ ئەو هەستانە و ئەو بەشانەی مێشمان و جەستەمان هەمووی دروست بێ. بۆ نمونە ئەگەر ئێمە مناڵێکمان هەبێ کە کێشەی بیستنی هەبێت لە هەر تەمەنێکە ئەو دەنگانە کە ئەبێ BBC نایبیسێ و ئەمە کێشەی دروست لە پرۆسەی گەشەکردن زمانیا دروستەکە. بۆیە ئێمە کاتێ باس لە گەشەی زمانەکەین ئەبێ ئەو بەشانە ئەو هەستانە هەمووی بە دروستی کارکەن. ئەناگەر هەر کام لەمانە بەتایبەت هەستێک زۆر گرنگ وەکو بیستن کە زۆر تەسیری هەیە لە گەشەی زمانە خەلەلێکی بێ ئەو گەشەی زمانە تێکەشێت و مناڵەکە تووشی دواکەوت نەبێ. چۆن بزانینە مناڵە کێشەی هەیە چکە زۆر جار لەناو خۆمانەوا باوە ئەڵێن باوکی باپیرانی ئەوانیش درەنگ فێری قسەکردنمون یاخود زمانگرتنیان هەبووە یان بەشێک لە خێزانەکان نایانەوێ قوبوڵی ئەوە بکەن کە مناڵەکەیان کێشەی هەیە. ینی ئایا پێوەرێک هەیە بۆی ئێستا ئەوانی کە بینەرمانن بزانن مناڵەکان دواکەوتنی قسەکردنی هەیە یاخودنا؟ ئەگەر بمانەوێت پێوەرێک بۆ دایک و باوکەکان بڵێن کە تۆزی زانیاریان زۆر بێتێتەوە باشترین پێوەر ئەوەیە کە ئەم مناڵان خۆیانە لەگەڵ مناڵێ لێ تەبیعی دەوروبەریانە هەڵسەنگاندن بکەن. ئەمە بە پێی گەشەی تەبیعی ئەتوانین ئەم هەڵسەنگاندن نەکەن دایک و باوکەکان. بۆ نمونە ئێمە کۆمەڵی قۆناغمان هەیە لە گەشەی مناڵە وەکو کە باسم کرد مناڵ لە هەر تەمەنەکە ئەبێ کۆمەڵی قۆناغی هەبێت. وەکو چۆن ئەڵێن مناڵێ لە ڕێکردنا ئەبێت تقریبان لە 4-5 مانگە گاوگڵکێکە ئەبێ بتوانێت دانیشی لە 5 مانگە ئەبێ لە 1 ساڵانە پێ بگرێ لە قسەکردنا ئەمانمانە هەیە. بۆ نمونە مناڵ لە تەمەنی 4-5 مانگە ئەبێ هەنێ گروگاڵ و دەنگدانەوەی هەبێت. ئەم مناڵە کە بوو بە 1 ساڵی ئەبێت توانای وتنی یەکموشەکانی هەبێ. ئەم مناڵە لەو کاتا تێگا لە قسەکەی دایک و باوکی کاتێ لە 9 مانگە بانگێکەن ئاوڕەداتەوە ئەم مناڵە. یام هەر لە تەمەنی پێشترە ئەو مناڵە ئەبێ پێکەنینی هەبێ ئەو مناڵە بێ کاردانەوەی هەبێ ئەو مناڵە بێ چاوی بگەڕێ هەموو ئەمانی نیشانەی گەشەن. و ئەو مناڵە کاتێک ئەبێ ببوون بە 1 ساڵ و نیمی ئەتوانێت دووشە پێکەوە بڵێ. لەو تەمەنە ئەگەر شتێکی قسەیەکی پێ بکەین ئەمرەی لە قسەمانەکە یان مناڵ کات ئەبێ بە 2 ساڵی ڕستەکانی زۆرە بنەوە. بۆیە ئەم بەپێ ئەم قۆناغانە کە ئێمە هەمانە لە مناڵی ئاساییە دایک و باوکانتان بەراوردیکەن. بۆ نمونە ئێماڵی مناڵ لە تەمەنی 3-4 مانگە گروگاڵەکە ئەگەر مناڵی بوو بە ساڵی گروگاڵ نەکرێت ئەمە جێ مەترسیە. ئێماڵین منداڵ ئەبێ لە 1 ساڵە یەکموشەکانی بڵێ ئەگەر مناڵەکە بوو بە 1 ساڵ و نیو 18 مانگ نێبێت ئەمە مەترسیە. ئەگەر مناڵەکە بوو بە 2-3 ساڵی تنیا وشە بەکارهێنێ ئەمە مەترسیە چۆن مناڵە و تەمەنا ئەبێ ڕستە بەکاربێنین ڕستەی 3-4 وشەی. یام ئەگەر مناڵەکە بانگەکەین ئاوڕمان ناداتەوە یام ئەو قسانە پێکەین باش لە قسەمان تێناگا یام تەرکیزی زۆر باش نییە یام هەنێ ڕەفتاری نائاسایی کە ئەیبینین بەتایبەت بۆ کێشەی وەکو ئۆتیزم کە ئێستا زۆر بووەتەوە و پەیوەندی ڕاستەخۆی بە کێشە قسەکردن زمانەوە هەیە پەیوەندیە و هەیە ئێستا ئێمە ئەیبینین زۆر جار تەسەڕوفات و ڕەفتاری نائاسایی لە مناڵا بینین کە دایک و باوکان ئەتانن ئەزانن ئەمە نائاساییە. بۆیە هەر کاتێ زانیان نائاسایی باشتر وایە کە سەردانێ بکەن. بەڵام هەندێک کەس هەیە کە باز لەوە ئەکەن مناڵەکەمان لەو قۆناغی خۆیان گروگاڵی نەکردو بەڵام دواتر ئاسایی توانیوێتی قسە بکات. ئەمە چۆن جا بکەنەوە؟ سێکە ئێمە کاتێ باسی دواکەوتن زمانەکەی نە قسەیەکت کردەوە زۆر ڕاست. ئێمە زۆر من لە دایک و باوکان کە دێن بۆ لایەن ئەبیسین ئەڵێن دایکی وا بووە باوکی وا بووە چوزانم داپیری وتووە ئەمە باوکی وا بە لێگەڕێن. ڕاستە ئێمە لە گەشەی زمانی مناڵات تۆزێ پێشکەوتن و دواکەوتنی کەممان هەیە. ئەو پێشکەوتن دواکەوتنە شتێکی تەبیعیە ئەگەر کەم بێ. بەڵام زۆر جار ئێمە کە سەیری مناڵەکە هەڵسەنگاندنی بۆکەین ئەبینین لە چەند بەشە کێشەی هەیە. بۆیە ئەگەر دیان دواکەوتنێکی هەیە زۆر کەمە و ئەو بەشەکانتری کێشەی نییە ئەبتوانی لێگەڕێن. بەشەکان تر وەکو تەرکیزی باشە یاریکردنی باشە تێکەڵاوی لەگەڵ مناڵە باشە تێگەیشتنی باشە. زۆر جار دایک و باوکەکان بەس لە قسەکردن ئامە بینین تێگەشتن لایەنێکی گرنگە. ئەگەر بینیان ئەم دواکەوتنە بەپێ ئەو گەشەی مناڵی تەبیعی و بەپێ ئەو قۆناغانە کە باسم کرد زۆر نەبێ ئەتوان تۆزە ڕاوەستن. بەڵام زۆر جار ئەبینین ئەمە تنیا ئەمە نییە مناڵەکە کە ئەهێن بۆ لایمە بوو بە 4 ساڵی ئەبینێت چ دواکەوتن لە قسەکردنا هەیە لە یاریکردنا کێشە هەیە لە تێگەیشتنا لە تەرکیزە لە تێکەڵاوەتی بین کێشەکان زۆرە. پرسیارێکی تر کە زۆر باسی لێەوە ئەکرێ ئەوەیە ئایا پەیوەندی هەیە بە زیرەکیەوە؟ زۆر کەس ئەڵێ بەڵێ زۆر کەسی ژەڵێن نەخێر بەڵام کەسانێکی زۆرمان هەیە کەسانی ناودار و سەرکەوتون لەسەر ئاستی دنیا لە مناڵیە گرفتی قسەکردنیان
ئۆتیزمیان هەبووە چیوە ئەکات کە زۆر پەیوەندی بە زیرەکیەوە نەبێت ئایا هەر هەیەی؟ هەیەی ئەمە بە پێ جۆری نەخۆشی و کێشەکانی زمان و قسەکردن ئەگۆڕدرێ بۆ نمونە ئێمە کێشەمان هەیە بەناو کێشەی زمانگرتن ستاترینگ یان تەتە کە ئەم کێشە ئەتوانین بڵین هیچ پەیوەندێکی بە زیرەکیەوە نییە و ئەو کەسانە بە پێچەوانەوەکە زۆر خەڵگووا بیرەکەنەوە ئەو کەسانە کە زمانگرتنی هەیە عادەتن کەسانێک زۆر زیرەکن زۆر تیانە هەیە یانە کەسان ئاساین تیان هەیە زۆر زیرەک کەسانی سەرکەوتوو هەنێک کێشەشمان هەیە ئێمە ئەبینین کەمبوونی زیرەکی ئەبێتە هۆی دواکەوتن قسەکردن بۆ نمونە لە مناڵانە وەک داون سیندرۆم ئەم مناڵان دواکەوتی ژیریان هەیە ئەم دواکەوت ژیرە یەکێ لە هۆکارانە کە ئەتوانێت تەسیرکە لەسەر دواکەوتنی قسەکردن بەڵام دیسان بە پێشەوانە ئەمێچەوە لە زۆربەی مناڵان وەکو مناڵانی ئۆتیزم ئەبینین کە کێشەی قسەکردن و پەیوەندی زۆریان هەیە و زیرەکی زۆر باشیچان هەیە یعنی ناتوانین بڵێن پەیوەندی ڕاستەخۆ هەیە هەر مناڵی زیرەکی باش بێ ئیترە بێ قسەکردنی باش زۆر باشە ئەمە ترسێک لای دایک و باوکەکان ئەڕەوێنێتەوە کە ئێستا گرفتیان هەبێ لە مناڵەکانیان بە تایبەتی لە قسەکردنە ئەچینە لای راپۆرتێک دەربارەی ئەو کەسانەی کە کەسانی سەرکەوتوو ناودارن و لە منداڵیە گرفتی قسەکردنیان هەبووە بینەرماندن. ئەو کەسە ناودارانەی کە گرفتی ئاخەوتنیان هەبووە وینستن چەرچڵ ئەو سەرکردەی کە وڵاتەکەی بردە ناوجەنگی جیهانی دووەم و گرفتی ئاخەوتنی هەبووە بە تایبەتی ڕۆژنامە نووسەکانیان وت چەرچڵ زیاتر لەوەی جەنگ لەگەڵ دوژمنەکانیدا بکات لەگەڵ خۆیدا لە جەنگایە. ئێمیلی بڵند گرفتی هەبووە لەگەڵ زمانگرتنیدا لە ماوەکانی مناڵیدا و مامۆستایەکی توانیوێتی یارمەتی بدات لە باشتربوونی. ئالبێرت ئەنشتاین گرفتی دواکەوتنی فێربوونی قسەی هەبوو و نیشانەکانی ئۆتیزمی سووکی هەبووە. جۆی بایدن سەرۆکوەزیرانی ئێستای ئەمریکا گرفتی زمانگرتنی هەبووە لە مناڵیە و ڕوبەڕووی گاڵتەپێکردنی زۆر بۆتەوە لە بیستەکانی تەمەنیدا هەوڵی داوە بۆ چارەسەرکردنی خۆی لە ئێستاشدا بە شێوەیەکی خۆبەخشی یارمەتی 50 مناڵی ئەمریکیەدات کە گرفتی زمانگرتنیان هەیە. ئەگەڕێمەوە لای بەڕێز فەرهاد بۆ بەردەوامیان بە قسەکانمان هۆکارەکان چین لە پشتی ئەم گرفتی قسەکردنەوە چکە پۆلێنی جیاواز هەیە بۆ گرفتی قسەکردن وایە چونکە پۆلێنی جیاواز هەیە تەبان هۆکارەکانی جیاوازە بێ یعنی ئێمە ناتوانین بڵین هەموو گرفتەکانی قسەکردن یەک هۆکاریان هەیە بۆ هەر کێشێک هۆکارەکان جیاوازن بۆ نمونە ئەگەر باس لە زمانگرتن کەین لە زمانگرتنە بەشی گرنگ جیناتە واتە ئەو مناڵەکە زمانگرتنی هەیە لە دایکە بێ ئەو زمانگرتنی پێیە لە نێوان تەمەنی 2 بۆ 6 ساڵە دەرئەکەوێ و زۆر فاکتەرە ژینگەیەکان کارگەرن لەسەر نیە جیناتە پێێتی و ئەم جیناتێکە ئەبێتە هۆی ئەوەی کە هاو ئاهەنگی پێویست لە نێو ئەو بەشانی مێشکی ئەو مناڵە یا ئەو گەورە ساڵە کە کێشەی قسەکردنی هەیە پێویست نەبێ تنیا هاو ئاهەنگی یعنی ئەو بەشانە کە لە مێشکە هی قسەکردن هاو ئاهەنگی پێویستیانی بەڵام زۆر جاریش باسەکرێ زمانگرتن بەوەی ترسەوە ترسەکە دەری ئەخایان هۆکارە بزەبت ترسەکە پێ ئەڵێن دەری ئەخات و زۆر یەکە یان کەم یەکاتە ئێمە وتمان ئەم مناڵە پێێتی لە تەمەنی لەواچێ 2 ساڵ و نی و 3 ساڵ یا زۆرتر هەتا پێ 6 ساڵ بەهۆی لەواچێت ترسێشێک و دەرەکەوێت بەڵام ئەم ترسە هۆکار نییە ئەم ترسە دەریەخا واتوانێت زۆرتر یا کەمتری بکاتەوە بۆیە کاتێت ترسن هەر زمانگرتنەکان زۆرترە بێتەوە یام لە کێشەیلترا وەکو کێشەی بۆ نمونە ئۆتیزمەگەر باسیکەین لەم کێشە هەتا ئێستا هۆکارەکەی بزەبت ڕوون نییە بەڵام 2 گریمانەکان 2 هۆکاری بۆ دەستنیشانەکان یەکەم هۆکاری جینات کە وەکو وتمان لە هەموو نەخۆشیێکە هەیە دووهم هۆکاری ژینگەی بەڵام هێشتا بزەبت دیاریکراو نییە کە هۆکارە جیناتەکان چین و هۆکارە ژینگەیەکان ئەوەی کە بەربڵاوە لە کۆمەلگای ئێمەیە تەنانە و کەسانش کە پسپۆڕیان هەیە لە بواری دەرونیە باز لە بەکارهێنانی زۆری ئامێرە ئەلکترۆنیەکان و تەماشاکردنی تەلەڤزۆن ئەکەن کە هۆکارە بۆ دواکەوتن لە بەرامبەریشە کۆمەڵێک خێزان باز لەواکەن مناڵەکەمان بە بۆنەی تەلەڤزۆنەوە فێری وشەی زۆرتر بووە ئایا ئەتوانین ئەمە بە هۆکاری ژینگەییدا بنین؟ ئەتوانین بڵین یەکێ لە هۆکارە ژینگەییەکان تەلەڤزیۆن و ئایبەت بەکارهێنانی زۆرە کە ئەمە تەسیرەکە بە هیچ شێوێک ناتوانین بڵین مناڵێکە ئۆتیزمی هەیەی یا دواکەوتنی قسەیەتی تنیا بە بۆنەی تەلەڤزیۆنەوەی لێ هاتووە نەخەیر وتمان بەشێکی گرنگی جیناتە یعنی مناڵێکە تەشخیصی ئۆتیزمی بۆ کرێ بە تاکید جیناتەکە ئۆتیزمی بووە لەدایک بووە فاکتەری ژینگەیەکانش تەسیری کردووە
هەتا ئێستا بەپێ توێژینەوەکانی هەتا ئێستا کراوە دەرکەوتووە کە یەکێ لە فاکتەرە ژنگەکان کە ئەگەری هەیە تەسیری هەبێ زۆر بەکارهێنانی مۆبایل و ئایپەدە لە بەرامبەریچە کە زۆر بەکارهێنین پەیوەندی کەم لەگەڵ دایک و باوکە بەڵام ئەوەی کە ئەمە چەندێکە ڕێژەکەی چۆن بووە هێشتا هەر بە ڕوونی دیاریکراون. زۆر باشە دەربارەی چارەسەریەکانی کە ئەمان بێت بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێمە پسپۆڕانی گرفتەکانی ئاخاوتن و زمانمان نییە و زۆر جار خێزانەکان ڕێگای نەریتی وەکو هێلکەی کۆتر و چوزانم فلانە دکتۆر شروع بێکت ئاات بەقوت ئەبێت لایەنی قسەکردنن ئەم کۆمەڵە زانیاریە ناڕاستە هێشتا بەربڵاوە لە کۆمەڵگەی ئێمەیە بەڕێستان کە لە دەرەوەی کوردستان ئەم پسپۆڕیەتان هێناوە چارەسەریەکان لە ڕووی زانستیەوە بێ ڕەنگاوەکانی چۆن بێت وەک خۆت باست کرد بەداخەوە چونکە لێرەم اختصاسمانە نییە زانیاری خەڵکیش بە دوایەوە زۆر کەم لەم بوارەوە بۆ چارەسەریم کێشانە عادەتەن لە هەندێکیانە کە زۆر بەسیتن ئەگەری هەیە ئەمە پێویستمان بە دەرمان بێ کە بەکاری بێنین بەڵام لە زۆربەی ئەم کێشانە چارەسەریان دەرمان نییە چارەسەریان ئەمەلیات نییە چارەسەریان هێلکە کۆترۆم شتانە نییە. زۆر جار باسی ئەو خەتەی ژێر زمان ئەکەن ئەمە چه بە هەڵە باسیەکەن ئێمە سیرکە ئەو خەتەی ژێر زمان تنیا لە یەک حاڵەتا کێشە دروستەکە کە ئەم پەیوەندیە کە لێ ژێر زمانە هەیە زۆرە زمان ناتوانێت بێتە دەرەوە لە هەنێک دەربڕنی پیتا کێشە دروستەکە تەواو بەڵام زۆر دایک و باوکە مناڵە دێنم بۆ لای من چ ئۆتیزمی هێڵێن وڵا وتیان پەتی ژێر زمانە دەمە هیچ پەیوەندیەکی نییە تنیا لەو حاڵەتە تەسیری هەیە ئەنا زۆر ئەوە نە هۆکارە نە پەیوەندی هەیە زۆر جار زۆربەی مناڵەکان هەر کێشیانە نییە بۆ چارەسەری بە پێ کێشەکە چارەسەرەکان ئەگۆڕێت وەکوتمە کێشەکان زمان و قسەکردمان زۆرە بۆ هەر کەم لەمانە چارەسەری تایبەتی خۆی هەیە چارەسەری زانستی تایبەتی خۆی هەیە و بە تایبەت لە کێشەی وەکو ئۆتیزمە ئێستا ئێمە لە چارەسەری ڕیهابڵیتیشن و ڕاهێنان و ئەمانە پێشکەوتنی زۆرمان بینیوە لە هەموو دنیادا کە ئەم پێشکەوتنانە بێت هۆیەکە و مناڵانە تا ڕادێکی زۆر چارەسەر بن بەڵام ئەم چارەسەرە وەکوتم زۆر دەرمان و ئەمەلیات نییە لە هەنێ مناڵای ماتوانین دەرمان وەکو تەقوێتی مێشکیا وەکو باشتربوونی مناڵەکە بەکاربێنین کە هاوکات بێت لەگەڵ چارەسەریەکە یارمەتی بە بەڵام بۆ کێشی جیاوازەکان جیاوازە بوون منە لە زمانگرتن نایموتمە هۆکارەکە چییە نەبوونی هاو ئاهەنگی پێویست لەناو بەشەکانی مێشکا کە هی قسەکردنە لە چارەسەریە ئێمە تین شێوازێ لە چارەسەری بەکار ئەهێنین کە ئەم هاو ئاهەنگیە زۆرترەکەنە و کێشەکە چارەسەر سپاس بۆ زانیاریەکانتان بینەرمان بن بەردەوام بین. لە توێژینەوەیەکدا کە گۆڤاری Journal of Autism and Developmental Disorders لە ساڵی 2010 بڵاوکراوەتەوە دەرکەوتووە کە چارەسەری زوو بە زوو بۆ ئەو مناڵانەی کە ڕاستەخۆ پاش دەستنیشانکردنی حاڵەتەکانیان بە ئۆتیزم ئەنجام درراوە باشتر بوون و بەرەو پێشچوونیان تێدا دەرکەوتووە لەلایەنەکانی قسەکردن و پەیوەندی کۆمەڵایەتی و یاریکردنیان هەروەها ئاستی دڵڕاوچەی دایک و باوکەکانیش کەمتر بۆتەوە. بەشێکی زۆری دایک و باوکان بۆ یارمەتیدانی منداڵەکانیان کە گرفتی ئاخاوتن و قسەکردنیان هەیە پەنا ئەبەنە بەر دایانگە و باخچەی ساوایان بەڵکو لەو شوێنەیە کۆمەڵێک ڕاهێنانیان پێ بکرێت و قسەکردنیان باش بکرێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خاتو شەیمە ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان مامۆستان و بەڕێوەبەری یەکێکن لە دایانگەکانی سلێمانی بەخێربێت. زۆر سپاس. بەشێک لە دایک و باوکان مناڵەکانیان ئەهێنن بۆ دایانگە بۆی یارمەتیان بن لە پرۆسەی فێربوون و زمانگرتن ئایا ئێوە بۆ کامێک لە کێشەکان ئەتوانن یارمەتیان بن؟ بەڵێ طبعاً مناڵان کاتێکگەنە لە لای ئێمە ئەبن هەندێ گرفتیان هەیە بەڵام ئێمە ناتوانین هەموو گرفتەکانیان چارەسەر بکەین بێگومان ژینگەی دایانگە جیاوازە ئەکرێت لە ڕێگەی کەشی ناو دایانگەوە پەرە بە لێهاتوویەکانیان یعنی بدرێ لەم کاتانەدا مناڵ ئەگەر گرفتێکیشی هەبێ بەڵام هەموو گرفتێک ناوەکو وتمان ئەکرێت لە ڕێگەی ئەوە وردە پاڵنەڕێک ئەبێت و یارمەتی ئەیا لە چارەسەرکردنی گرفتەکە کامێک لە گرفتەکان زۆرتر ئەتوانێت دایانگە سوودی پێ بگەێنێت بۆ نمونە گرفتی وەکو گۆشەگیر
ڕێگیری مناڵمان هەیە کەمتر تێکەڵاو یعنی کەمتر توانێت تێکەڵاوبوونی هەیە وردە لە ڕێگەی دایانگەوە ئەکرێ ئیش لەسەر ئەم لایەنە بکرێ یاخود یەکێکی تر لە گرفتەکان لە ئێستا زیاد بەکارهێنانی شاشەیە کاتێک مناڵ لە ماڵەوە ئەبێت زیاد شاشە بەکارهێنێ ئەمەش گرفتی بۆ دروست ئەکا هەم لە ڕووی زمانەوانیەوە بێ یان لە هەر ڕوویەکی ترەوە بێ بەڵام کاتێک یێتە ناو دایانگە لە ڕووی جەستەیشەوە باشترە چکاتۆ کاتێک لە ماڵەوە ئایپاد بەکارهێنی دایمەن دانیشتی بە دیاریەوە لەوێ چالاکیەکان جیاوازە هەندێکیان چالاکی جەستەین لەگەڵ مناڵانی ترایە بۆیە لەم کاتانەدا ئەتوانێت دیستان سوود بە مناڵەکان بگەێنێ بەشێکی دایک و باوکان لەبەرەوەی زۆرینیان لە دەرەوە کار ئەکەن بە تایبەتی بۆ دایانگە کە مناڵەکانیان ئەبن وەکو پرۆسەیەکی یاری دەدەر لە بەخێوکردنی مناڵەکە سەیری ڕاهێنەران و مامۆستا و دادەینە و دایانگەکە ئەکەن ئایا لەوێ فشار بۆ ئێوە دروست نابێت کە ئەڵێ من بڕێک پارە ئەم مانگانەیان حتا ئەو دایانگانەی کە بێ بەرامبەرە فشارێک لەسەر ستافەکە دروست ببێ بۆی یارمەتی با لە هەموو گرفتەکانی کە مناڵەکە هەیەی ئایا ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە؟ بێگومان چونکە دایک و باوک چاوەڕوانێکی زۆری هەیە لە دایانگە ئێمە ڕاستە لە ڕێگەی بەرنامەکانمانەوە بەشێکی گرنگین لە پرۆسی چارەسەرکردن و یاخود لە پرۆسی پەروەردەکردنی مناڵەکانە بەڵام ناکرێت دایک و باوک چاوەڕوانی ئەوە لە ئێمە بکەن ئێمە هەموو ئەرکە پەروەردەیەکانی ئەوان لە ئەستۆ بگرین چونکە ئەمە زەحمەتە لەو کاتەیە بۆ ئێمەش لەوە تێگەین هەندێکیان دەوامێکی زۆریان هەیە کاتێکی زۆریان لە کارکردنە بەسەر ئەبن بۆیە لەم کاتانەیە هەماهنگ نین زۆر لەگەڵ بەرنامەکانی دایانگەیە لەم کاتانەیە گرفتمان بۆ دروست ئەبێ بەڵام ئیشەکە ئێمەش بەو شێوەیە بەپی تەمەنی مناڵەکان ئەرکەکانمان ئەگۆڕێ مناڵی زۆر بچووک زیاتر ئەرکی چاودێریکردن و دابینکردنی پێداویستیەکانیانە تر وردە لەگەڵ گەورەبوونی تەمەنیا ئەتوانین لە ڕێگەی بەرنامەکانی دایانگەوە زیاتر سوودیان پێ بگەێنین زیاتر بۆ چ جۆرە کێشەیەک دایک و باوکەکان داواتان لێ ئەکەن کە یارمەتی مناڵەکەمان بن ئێمە لە ئێستا ڕوبەڕووی ئەوە ئەبینەوە چونکە بە مەرحەلەی کەرەنتین و ئەوە ڕۆشتین مناڵان کاتێکی زۆریان لە ینی بە دیار سیرکردنی شاشەوە بەسەر بردو ئەمەش گرفتی بۆ دروستکردون مەسەلەن قسە ناکە دایکەکە ئەیهێنێ بۆ لای ئێمە خێزانەکە ئەیهێنێت ئەڵێ ئەمەوێت قسە بکە مناڵەکەش فترەیەکی زۆر بەو ڕێگەیە ڕۆشتووە و تووشی هەڵە بووە مەسەلەن تووشی گرفت بووە ئێمە ناتوانین یەکسەر چارەسەری بۆ بکەین کاتێکی زیاتری ئەوێ ئەوانیش پەلیانە لەم کاتانەیە گرفتمان بۆ دروستە بەڵام زۆر جاریش لەبەرەوەی دەروونناس یان توێژەری دەرونی کۆمەڵایەتی لە ناو دایانگەکان هەیە تەوەقعیان ئەبێت ئایا ئێوە توێژەرەکان یاخود لەسەر چ کێشەیەک ڕاهێنانیان پێکراوە کە بتوانن یارمەتی مناڵەکان بن طبعا ڕاستە توێژەر لە ئێستادا توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی لە ناو دایانگەکانە وجودیان هەیە بەڵام ئەوانیش توانەکانیان سنووردارە کاتێک مەسەلەن گرفتێک ئەبینین ئێمە وردە بە دوواداچوونی بۆکەین بۆ ئەوی زیاتر لە گرفتەکە تێبگەین بۆمان دەرەکەوێ هەندێک کێشە لە دەروی توانەکانی ئێمە وەکوتن توانای دایانگەکان سنووردارە لەم کاتانەیە توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی هەڵەسن بە چاوپێکەوتن لەگەڵ خێزانی ئەو مناڵەیە ئیتر وردە لە ڕێگەی چۆن ئەڵێ راپۆرتی خۆیانەوە مناڵەکە ئیحالەکەن بۆ لای چارەسەرکارانی دەرونی و کۆمەڵایەتی یاخود پزیشکی دەرونی تا چەند استیجابەیان هەیە دایک و باوکەکان چکە لەوانەیە بۆیان قورس بێت بڵێت کە مناڵەکەم با سەردانی پزیشکی دەرونی بکەیان ئایا ئەکرێت چه گرفتێکی هەبێت لەو کاتەیە چۆن نەتوانن قەناعەتیان پێ بکەن طبعا تێڕوانین و تێگەیشتنی خێزانەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ گرفتی مناڵەکانیان جیاوازە هەندێکیان تێگەشتێکی زیاتریان هەیە ئەو لەو کاتانەیە باشترە بۆ ئێمەش هاوکارمانن بەڵام هەندێکیشیان نایەنەوێ ڕاستیەکە قبول بکەن سڵەمینەوەیەکیان هەیە کاتێک باسی پزیشکی دەرونی یاخود چارەسەرکاری دەرونی و کۆمەڵایەتی ئەکەی لە کاتێکە ئەگەر باسی دکتۆرێکی جەستەیی لەگەڵا بکەی زۆر بە ئاسانتر ئەڕوا بۆیە لەم کاتانەیە هەندێکیان نان بەدەم داواکەمانەوە نایبن مناڵەکە نابن لەم کاتیا گرفتیش بۆ ئێمە دروستە بێت چونکە ناتوانین مناڵەکان لای خۆمان بهێڵینەوە و هەندێکیشیان ئەچن بۆ لای پزیشکە دەرونیەکان بەڵام بە تەواوەتی پەیڕەوی ڕێنمایەکانی پزیشکەکە ناکەن هەندێک جار ئەکرێ ئەو ڕاهێنانانەی کە پێی ئەدرێت چکە کۆمەڵێک ڕاهێنان هەیە بۆ قسەکردن داوا لە ئێوەی دادەکان یاخود چاودێر بکەن هەمان ئەو تەکنیکانە لەگەڵ مناڵەکە بەکاربهێننەوە داوامان لێ کراوە بەڵام لە ئێستا خۆشببختانە سنتەرەکان هەیە ئەکرێ لەوێ یعنی ئەو چارەسەریانە لەوێ وەربگرن و بەردەوامی پێبن زۆر باش ئەگەر لە کۆتایی یا پێشنیارێک یاخود تێبینیەکتان هەبێ بۆ دایک و باوکان
زۆر گرنگە کە دایک و باوکان ئاگاداری جیهانی مناڵان بن، ئاگاداری قۆناغەکانی گەشەکردنی مناڵان و چۆنێتی مامەڵەکردنیان بن لەگەڵ پێویستیەکانیانە. پاشان لە هەر کاتێکە هەستیان بە گرفتێک کرد لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی گەشەکردنی مناڵەکاندا پێویستەکە زۆر زوو بەدەم گرفتەکەیەوە بچن، چونکە ئەگەر چارەسەری نەکەن وردە وردە چارەسەر زەحمەت ئەبێ و هەروەها وەکو دۆخێک لەگەڵ ئەو مناڵەیە گەورە بێت. بە تایبەتی بۆ قۆناغی چوونە قوتابخانە ئەکید بۆ دروستە بێت. سپاس بۆ زانیاریەکانت ئەرکت کێشە بینەرمان بن بەردەوامە بین. لە توێژینەوەیەکدا کە لە وڵاتی میسر ئەنجام درراوە لە ساڵی 2014 بڵاو کراوەتەوە گرنگی پەیوەندی نێوان دایک و باوکو و مناڵی خسوەتە ڕوو بە تایبەت لە مناڵانی خوار 3 ساڵ کە کاریگەریە بێت لە سەرگەشەی مناڵ و ئەگەری دواکەوتنی زمان و قسەکردنی کەمەکاتەوە لە داهاتوودا بە پێچوانەشەوە تاوەکو باوان لە مناڵەکانیان دوور بن ئەبێتە هۆی دواکەوتنی قسەکردن و تەرکیز و گرفتەکانی خوێندنەوە و نووسین. لەپاڵ گرنگیدان بە گەشەی جەستەیی و گەشەی کۆمەڵایەتی مناڵەکانمان گرنگیدان بە گەشەی زمان لە ئێستایا پێویستێکی سەرەکیە بە تایبەتی لە خوار تەمەنی 4 ساڵ و 3 ساڵەوە هەوڵ بین تەشخیصی ئەو گرفتانە بکەین کە مناڵەکانمان هەیەی بۆ ئەوی زووتر بتوانین لە پرۆسەی پەروەردەشە یارمەتی دەربین کاتێ ئەچنە قوتابخانە. بەم شێوەیە بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەی دەروندروستی پێشکەشکرا بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک کاتێکی خۆش.